ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نام لینا و نشانتان نام لینا و نشانتان لباجار اروبرو ناوراستا سویده کوملیا کردستانی بانگله همو کردستانیان کربو جبوکو بهوره سروک کومارا کردستان قاضی محمد و حوال نوی به بیرا خو بینن. وەکو کۆمەڵا کوردی باژێری ئەوروبرو بیارمەتی و بەشداربوون هەمی سیاسی کوردی لەوی باژێری یەکێتی پارتی بزرگنەوە گوران پەیکە بەژەکە گەل چەند کەسێکت بێلەیانجیمە هەوڵدا کو ئەم ئەوێ 67 ساڵینا سێدارەبوونا قازی محەممەد پێشەوە ئەم دوێرێ بکەن مەبەستەمەژی پێ ئەودوو ئەرمانجێت ئەساسی بوون پراستی یەکشوان ما هەنگاوێک هەوێت کو ئەم شیان هەردوو حزبێت کوردی حزب دیموکرات کوردستان ایرانی و حزب دیموکرات کوردستان ئەم نزیکێک بکەین و vê مناسب هەوبەش بکەن هەمومان و یا دوێژی مەدوێ ئەم دیارکەن ku هەندە کەست هەن مێژووە کوردیدا نابێژیت ئەو نابێت ku ئەو کەسانە لەت لەت ببن و پارچە پارچە بن بەس بۆ حزبێکی بن بۆ پارچەکێ هێزەگا سیاسی بن ڕاستەکەی ئەو هەنگاوی کۆمەڵی کوردی کاوروکانە لە شاری ئوروبروی سوێت هەڵیێناوە بۆەوەی کە فراحیزبی عمل بکە و کارێک بکە کە کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان لە دەوریە کۆ کاتەوە بەیەکەوە یادی ڕۆژی لەدارەدانی پێشەوە بکەنەوە یەکێک لە کارە هەرە باشەکانە و ئەگەر ئێمە بتوانین وەکو کورد ئەو ڕۆژە گەورانە وەکو ڕۆژی دوورە بەندان وەکو ڕۆژی دەی خاکەلەوە ئەوانە لە قالبی حیزبی و ڕێکخراوەی بینە دەرێ و بیکەینەشتی نەتەوایەتی و هەمومان لە دەوری کۆبینەوە بە بڕای من هەنگاوێکی گەلێک گەورە و نیشتمانیەک دوێ مەراسیمێدا جبیلی هێزین سیاسیین کورد و کوردستانی بە هەموو ڕەنگ و بوچونên xwe نونەرا پارتیا سوسیال دموکرات و نونەرا ڕێخستنا ژنên پارتیا سوسیال دموکرات ئاخافتن kirin. ئێمە وەکو حیزبی سوسیال دموکرات بە شانازیەوە بەشداریمان لە ڕێوڕسمی یادی لە سێدارەدانی یەکەمین سەرۆکۆماری کوردستان کردووە. لێرەدا دەمهەوێ پێ لەسەرەوەدا بگرم کە حیزبی ئێمە هەردەم پشتگیری لە مافی گەلان کردووە بۆ وەدەستێنانی ئازادی و دموکراسی. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ دەبینم کوردستانیانی هەر چوار پارچەی کوردستان لێرە لەو یادەدا پێکەوە بەشدارن. Di dîroka gelê Kurd de gelek caran rêber û serokên şûreşên Kurdan bi rengekî trajîdî dawî li jiyana wan hatiye. Ji ber ku herdem dagîrkeran xwestiye rê li xewnên Kurdan bibirin, xewnên serxwebûn û azadiyê. Loma jî li serokên Kurdan fişar kirine û xwestine serê wan daxin. Lê gelekan ji wan biryar daye ku jiyan tekûşîne, serbilindî ye. û mirina bi şeref ji jiyana weke mirina her roj baştir e. Qazî Mihemed û hevalên wî berî 67 salan hatin bidarvekirin û bi şahnazî sal bi sal Kurd cangorên doza gelê xwe bi bîra xwe tînin. بە باوەڕی من هەر نەتەوەیەک بە تایبەتی نەتەوەی کورد پێویستی بە سمبولەکانی هاوبەشە بە ڕەمزێکە کە کورد بە تێگرای خۆی تێدا ببینێتەوە. پێشەوە قازی محەممەد کە خەباتکاری ڕێگای ڕزگاری کوردستان بوو گیانی خۆی تەنیا بۆ بەشێک بۆ پارچەیەک لە کوردستان کە لە ژێر دەسەڵاتی داژی کەراندا فیدا نەکرد. ئەوە خاتەوە بیر کە ئێمەش خەریکین لە حاڵەتی ناوچەیی و حیزبیگەری دێین دەرەوە شکڵ و خەیبەتی نەتەوەیەکە گرین بە خۆمانەوە بۆنەکان ئەبێتە بۆنەیەکی نەتەوەیی ئەوە شتێکی پیرۆزە و من دەستخۆشیەکەم بەنەوەی خۆم لە کۆمەڵی کوردی کە هەنگاوینە بۆ بۆنەی کرد بە بۆنەیەکی نەتەوەیی و هەموو کوردان لە هەموو بەشەکانی کوردستانەوە بەشداریان تیا کرد. كسيلا فبرايل يدام كل شوية كسيلا فبرايل يدام ملتنا يا ميدان وبليني بيدا Her di çarçoveya bi bîranîna cangorên Kurdan de
قوربانiyên Kurdên feylî jî bi bîr dihatin weke beşekî girîng ji wan cangorên ku mafê xwe yê durist di gotûbêjê de wernegirtine û kesûkarên wan mafê xwe wernegirtine. امرو والله هن یادگاری روژی شهیدانه لشاری اوربرو و كمان مش كرد فيليم یادگاری روژی شهید كرد فيلي شيكم يعني كرد فيلي بدبختن يعني فريال يعني كسريان شي وهسريان اصلا ناوي يعني شو يعني شكس بلغنيا مصلتي درين بكردية لك تشمرد وتشمردار وتشلا خارج گرفتار اوي كرد فيلي بدبختن يعني انت هسريان نناول ونشون ونحق وهيك يعني Beşdarên merasîmê hatine vexwendin ku nexşeya Kurdistanê bi ala rengîn pisîngê xwe vekin weke çalakiyeke sîmbolîk ku dîrok û paşeroja tevahiya Kurdistanê heryek e. Di beşekî din de ji vê merasîmê Mamoste Tahir Elyar gotarek di derbarê Komara Kurdistan da amade kiribû. Di vê lêkolînê de min xwest rewşa cîhanî di şerê cîhanê yê dewam de diyar bikim. Rewşa di navbera her du blokên şer de, danîna nexşeya rojhilata navîn û cihê Kurdan di wê nexşeyê de, nakokiyên blokan û bandora wê li ser pirsa Kurdî. Li alîkî din, min basa egerên damezrandina Komara Kurdistanê kir û egerên nemana wê û çima Komarê li ber xwe neda. Îro em dibînin ku pirsa Kurdî di cîhanê de dîsa germ dibe. Divê em bikaribin balansê peyda bikin di navbera berjewendiyên xwe û yên navnetewî de. د کو او شاشتین کومارا کردستان تیرا درباس بول دوباره نبن. کرد بیجن گاوا کوشین دگره هر کس لسر مرین خود دگری. او وی مراسمی دیار دکر کو جانگورین تفگرا ریزگاری خوازا گل کردستان سامانا همو کردانه.